دەمباش ئومێد وەکو یادیار ئیرۆ جەژنە ینی جەژن لە میحوەرێک گوێر چاوا بڕێوە دەچە ینی هەتا چەند شەڕ و پەفچۆن لەوێ ناوچەیە چێبوونە. بەڵێ ئەم کاتت باش جەژنی ئێوە و بینەرانی ناوتیش پیرۆز شوان دیارە من لە بەیانیی زۆر لێرەم دیارە لە کاژمێر 5ەوە لە دوای کاژمێر 5 سەکدارانی داعش لە ڕێگەی گولە هاون و کاتۆشۆ زیاتر لە 20 گولە هاون و کاتۆشۆیان ئاراستەی هێزەکانی پێشمەرگە کردووە چەند گولە هاوانێک لە ناو گوێر بارزکەوتون و ئەوانی تیش لەو بەری پردی گوێر بارزکەوتن بەڵام هیچ زەرەرێکی جیانی نەبووە دیارە بەڵام لە ئێستادا جموزۆری سەکدارانی داعش لە دوای کاژمێر 6ەوە و دوای هاویشتنی ئەو گولە هاون و کاتۆشۆیانە نەماوە وەک فەرمانەکانی پێشمەرگە لێرە باسی دەکەن دیارە سەکدارانی داعش لە ئێستادا پلانیان گۆڕیوە تەنها لە ڕێی هاون و کاتۆشۆوە هێرش دەکەنە سەر هێزەکانی پێشمەرگە و ئەوان بۆ خۆپاراستنیان لە فڕۆکەکانی هاوپەیمانان و لەو شوێنانەی کە گولە هاونەکەی لێداهاوێژن و فەرمانەکانی پێشمەرگە باسی دەکەن شوێنەکانی خۆیان تەڕ دەکەن بۆ ئەوەی تۆز نەکات لە کاتی هاویشتنی هاوانەکە بۆیە ئەوانە هێزەکانی پێشمەرگە کێشەیان بۆ دروست بووە لە دەستنیشانکردنی ئەو شوێنانە بۆ فڕۆکەکانی هاوپەیمانان هەرچەندە من لە ئەو کاتەی کە لێرە بووم چەندین جار فڕۆکەکانی هاوپەیمانان بە ئاسمانی گوێردا سوڕایەوە بەڵام نەیتوانی ئەو شوێنانە دەستنیشان بکرێت بۆ ئەوەی شوێنی سەکدارانی داعش لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە بپێشێت سەبارەت بە جەژنیش دیارە لە دوای کاژمێر 8ەوە هاوشێوەی هاوڵاتیانی ئاسایش لێرە شیوێکی باشیان لێ ناو شیوی جەژن کە تایبەتە بە برنج و فاسوولیا وەک هەولێری و کوردەواڵی دەڵێت خواردنێکی باشیان ئامادە کرد بوو هاوشێوەی هاوڵاتیانی ئاسایی پێشمەرگەکانیش لێرە جەژنیان مەراسمی جەژنیان بە باشی بەڕێ کرد و ئەوەی دەمی دەکەوە لێرە لە فەرماندەکانی پێشمەرگە تا هەر پێشمەرگەیەکی تریش هەموو داوای ئەوەیە کە لایەنە سیاسیەکان کۆتایی بەو باش گژریەوەی ئێستا بهێنن کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا دەگوزارێت داوا دەکەن هەموو لایەنە سیاسەکان بێنەوە سەرمێزی گفتوگۆ. بەڵێ ئومێد چۆمانی